جواتان ونرن امریکی برنویسک جبو وکشان هیزن امریکی جی سوریه رد دکا. ده کنگرسی امریکی ده ناکوکی هنال دور بلند کرنا ریجا قازانجا لسر دینان. و ایرو 34مین سالوگرا و غلا هنرمند نافدار کرد محمد شیخویا. دم باش برنامه کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن بهیویا دمین خوش. ده چهارشنبه انجمن نوینران کنگرس امریکی دا پیشنیازک جبو وکشان سربازین امریکی جی سوریه رد کر 103 همبری 321 دنگن لدجی وکشانا هیزن امریکی او پیشنیاز نپجراند. The yeas are 103, the nays are 321. The concurrent resolution is not adopted without objection. The motion to reconsider is laid on the table. مات گیتس اندامی کوماری فلوریدا و پیشنیاز لگوری قانونا دستهلاتا شر خست پیش دنگدانی کو اگر هاتبا پجراندن دی ریوبریا بایدن نچار ببا دی دمی شش ماهان دا نحصت لشکرین امریکی کو لسوری بنجه بونا وکشینا کوما ديمقراطين پیش و روژی دیگل کوماری لیبرال دنگ دا پیشنیازی لی جبر دجبریا ریبرین هر دو پارتیان دنگین پیویست جبو در باسکرنا و برنویسا و قانونی نهاد قبول کرن. ولدميكو حكمتها سلوك جو بايدن هول دار رجاء هلاوسان وغراني كيم بكا بيشنيازا بلند كرنا رجاء قرزان لسر دينان دكافا هولين كونغرسي لجداهين مظن ودجبري جي بيشنيازي راهيا نبتني جي كوماريين دجبرين حكمتها بايدن لدناف ديمقراطان بخدا. گفتوگویەکی تۆن لە کۆنگرێس بەڕێوەچوو سەرۆکی یەدەکی فدرالی ئەمریکا جێرۆم پاوڵ ڕوبەڕووی سیناتۆر ئەلیزابێت وارن دەبێتەوە. سەرۆک پاوڵ تۆ قمار بە ژیانی خەڵکەوە دەکەیت. پاوڵ دەڵێت بانکی ناوەندی ئێستا ئامادەیە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سوود بەرزتر و زۆرتر لەوەی چاوەڕوان دەکرات چونکە هەوڵ دەدات هەڵاوسانی ئابووری لەژێر کۆنتڕۆڵدا بێت تەنانەت ئەگەر بەمانای لەدەستدانی کاریش بێت. پرۆسەی دابەزینی هەڵاوسان بۆ لە سەدا دوو ڕێگەیەکی زۆری ماوە پێدەچێت چەقبەستوو بێت. وارن دەڵێت ڕێگەی دیکە هەیە بۆ بەرەنگاربوونەوەی هەڵاوسان وەک چارەسەرکردنی کێشەکانی زنجیرەیی دابینکردن و دابەزینی نرخ ئەو دەڵێت بە پێی پلانی بانکی ناوەندی ئەمریکا ملیۆنەها ئەمریکی هەلی کار لەدەست دەدەن. ئەگەر بتوانی ڕاستەوخۆ قسە لەگەڵ ئەو 2 ملیۆن کەسە ماندوونە ناسانە بکەی کە ئەمڕۆ کارێکی شایستەیان هەیە کە پلانت هەیە لە ماوەی ساڵی داهاتوودا لە کارەکانیان دوور بخرێنەوە چیان پێ دەڵێیت؟ هەڵاوسان لە ڕادەبەدەر بەرزە و زیانی زۆر بە خەڵکی زەحمەتکێشی ئەم وڵاتە دەگەێنێت هەمویان نەک تەنها 2 ملیۆن کەسیان بەڵکو هەمویان لەژێر هەڵاوسانی ئابووری بەرزدا ئازار دەچێژن ئێمەش تاکە ڕێوشێن دەگرینە بەر بۆ ئەوەی هەڵاوسان دابەزێنین. هەنگاوەکانی بانکی ناوەندی ئەمریکا دەتوانێت پاشەکشێ دروست بکات. لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووهەمەوە 12 جار ئەمە ڕوویداوە کە ڕێژەی بێکاری بە ڕێژەی لە سەدا 1 لە ماوەی 1 ساڵدا زیادی کردووە. ڕێک ئەوەیە کە لە ئیستادا ئامانجدەوەیە بیکەیت چەند جار ئابووری شکستی هێناوە دوای ئەوەی ئەو کارە دەکەیت لە کۆی 12 جار چەند جار شکستت هێناوە؟ پێم وایە ژمارەکە سفرە. ئەوە تەواو ڕاستە. سەرۆک پاوڵ ئاماژەی بەوەدا تەنانەت ئەگەر ڕێژەی بێکاری بە تەواوەتی بەرز بێتەوە ئەوە هێشتا لە نێو کەمترین ڕێژەی بێکاریدا دەبێت لە ماوەی 75 ساڵی ڕابردوودا. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
به هەلکەفتە ڕۆژە جیهانیا ژنان دوه چارشەمێ بە دەهان کەس لەبەر باڵوێزخانە ئیرانیە لە ڕۆمایە خۆپێشاندانێک ڕێکخستن. سەندیکایان سەرەکەیان ئیتالی ji بۆ باڵکشاندنê li ser pirsgirêkên jinan ê li welatên weka Îran û Efxanistanê ew çalakî rêxist. Gelek ji beşdaran got divê ew şerê li dijî wana bi dawî were. نەتەوەی یەکبووی دە ساڵە 1970 دا ڕۆژە ژنەیە جیهانی دەستنیشان کردە. ji Kabul Efxanistanê heta bi Medrîdê İspanya jin derdikevin kolanan ji bo pîrozkirina roja cîhaniya jinan bi mebesta daxwazkirina mafên xwe û rawestandina êrîşan jî li dijî wan kûtînekirin. Digel qedexekirina jinan ji zanîngehan bi qanûnên Talîbanên Efxanistanê tepaserkirina xwepêşandanên şoreşa jîna emînî ji aliyê Îranê ve sinûrdarkirin نو ین مافین جبربرنی ل امریکا و باندورا شر اوکراینیا لسر جنان خو پیشاندران تو ربونا خو دیار کردن دگل روش آواجی گرسین مزن انجنان ل مدرید گلک جوانا بکنجن مور لخوا کربون دگل جنینا موزیکی و لیدانا دفان استران و دروشم پیراندن. وەکە هەموو ڕۆژین پێنجشەمووی هەفکاربەڵێن ساڵح بابەتێک تایبەت هەیە دێ بەرگەیە لەگەڵ ڕووداوەکاندا بەڵێن فەرموو سپاس دەخێل خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا سەرکوتکردن و پێشکەلکردنی مافەکانی ژنان لە ئێراندا مێژوێکی درێژی خۆی هەیە و ئەگەر لە هەندێک سەروەختدا ژنانی نەتەوەی سەردەست لە ڕەوشێکی باشتردا بوو بن هەرگیز بەو مانایە نییە ژنانی هەموو نەتەوەکانی تر ئازادیەکانیان بینی بێ. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەر لە ڕۆژە بەراییەکانی دەسەڵاتدارەتیەوە هەموو مافەکانی ژنانی زەوت کردووە تا گەیشتووەتە ئەوەی وەک دەگوترێ ڕێگەی خوێندنیش لە کچان و ژنان بگرێت. وەک دەزانن بە وردی بە دوواداچوون دەکەین لەسەر ئەو ڕۆژە پڕ لە نیگەرانی لە ئێستای ئێراندا دەیبینین. ژەهراوی بوونی کچان لە خوێندنگاکانی سەرانسەری ئێراندا کارێکی نابەجێیە. دەبێت لێکۆڵینەوەیەکی متمانە پێکرا و سربەخۆ بکرێت و ئەوانەی ئەو کاریان کردووە بەرپرسیار بکرێن. ئەگەر ئەم ژەهراوی کردنانە پەیوەندیان هەبێت بە خۆپیشاندانەکانەوە ئەوە لە دەسەڵاتی لیژنەی سربەخۆی UNدایە بۆ دۆزینەوەی ڕاستیەکان تا لێکۆڵینەوە بکات. تەواوی جیهان بە شێوەیەکی بەرچاو نیگەرانە لەو ژەهراویکردانە. پێویستە دەسەڵاتدارانی ئێرانی سەرکوتکردنی میدیاکان ڕابگرێت و ڕێگەشیان پێ بدات کاری خۆیان بکەن. بە هەمان شێوە بۆ تایبەتمەندانی تەندروستیش ڕاستە، بۆ باوکانی خوێندکارە کچەکانیش ڕاستە دەبێت بەرپرسیارکردن هەبێت و لە هەمووشی گرنگتر دەبێت ئەم ژەهراویکردانە ڕابگیرێت. دوای کوژرانی ژینا ئەمینی و دەستپێکردنی شۆڕشی ژینا سەرکوتکردنی ژنان لە ئێراندا بووە دۆسەیەکی نێونەتەوەیی و لە زۆر شوێنی جیهانەوە پشتیوانی لە مافەکانی ژنانی ئێران دەستی پێکرد. شلێر باپیری نووسەر و ڕۆژنامەوانی بواری مافەکانی ژنان میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. شلێر خانم سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونن. یەکەم پرسیاریشم ئەوەیە ڕۆژی 8 مارس لە جیهاندا ڕۆژێکی بەبەهایە بۆ ژنان و زۆرێک لە ژنان لە جیهاندا بەو بەها و گرنگیەوە لێی دەڕوانن. بۆ ژنانی ئێرانی جوایە؟ بەڵێ سەرەتا سڵام هەیە لە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی دەنگی ئەمریکا لە هەر جێگایەکەن. ئەمن پێم وایە لە هەر جێگایەک نایەکسانی هەڵاواردن و سەرکوت و توندوتیژی بەرامبەر بە ژنان هەبێت بێگومان 8 مارس واتایەکی دەبێت. ژنانی ئێران و بەتایبەت ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دەرلەو چوارچەوەیە نابینم. بەداخەوە لە هەر جێگایەک لە گۆی زەوی بگەڕێی دەبینیت کە توندوتیژی و نادادپەروەری و هەروەها نایەکسانی بەرامبەر بە ژنان هەیە. هەر بۆیە پێم وایە 8 مارس لە ڕووی واتاییەوە هەڵگری خەباتێکی لە مێژینەی ژنانە بۆ مافەکانیان کەواتە 8 مارس دەتوانێت واتایەکی گرنگی هەبێت بۆ هەموو ژنان و هەموو ئەو پیاوانش کە خەمخۆری کۆمەڵگەیەکی یەکسان و دادپەروەرن کە تێیدا کاریگەرەکەی بۆ سەر کچەکانیان خوشکەکانیان دایکەکانیان دەبێت و وە لە وێنە گەورەکەشدا دەبێتە بوونی کۆمەڵگایەکی پێشکەوت و باشتر.
شلێر خانم لە پەیوەندی بە شۆرشی ژیناوە شۆرشی ژینا چ دەستکەوتێکی بۆ ژن هەبوو بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لێ بۆ خۆت دەزانی ینی ژن هەم پێشڕە و هەم پێشەنگی ئەم شۆرشەش بوو. بەڵێ بێگومان کە شۆرشی ژینا دەستکەوتی زۆر بۆ دەستکەوتەکانیش جیاواز بوون بەڵام پێم وایە ئەو دەستکەوتەی کە شۆرشی ژینا بۆ ژنی کورد بە تایبەت هەیبوو ئەوە بوو کە لە ئاستی نێودەوڵەتیدا ئێمە دوو دەستەواژەمان بەرچاو دەکەوێت ئێستا یەکەم دەستەواژەی ژنی کورد کە لەژێر سێبەری ژنی ئێرانیدا ون نەبوو ئێستا و دووش ئەو دروشمی ژن ژیان ئازادی کە ئێستا لە چوارچەوەی دروشم تێپەڕ بوو بۆ تەمانی فێستێکی سیاسی کە دەتوانێت کاریگەری لەسەر ڕەوتی شۆرشەکە هەبێ و هەروەها لە شێوەیەکی بربەرینتر کاریگەری لەسەر بزوتنەوەکانی یەکسانی خوازی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بێ و هەر هاوکات کاریگەریشی لەسەر بزوتنەوەکانی یەکسانی خوازی فێمینیستەکان لە ئاستی دنیادا هەبێت کە بەو دروشمەوە جارێکی دیکە پلان و ئامانجەکانیان نوێ بکەنەوە و هەروەها تا گەیشتن بە ئامانجی 100% ئەویش کۆمەڵگە و دەرفەتی یەکسانە بۆ ژنان و پیاوەنۆک و یەک ئەمن پێم وایە کە شۆرشی ژینا دەستکەوتێکی مەزنی بۆ ژنی کورتە بوو کە لەگەڵ ئەوەی کە ژنی کورد بەداخەوە هەڵاواردن و سەرکوت و هەروەها توند و تیژی کۆمەڵگەیەکی پیاوسالار ئەزموندەکە بەڵام هاوکات هەڵاواردنی کۆمەڵگەی ئێرانی وەکو دەسەڵاتی کۆماری ئیسلامی و هاوکات لایەنە دینیەکەش ئەزمون دەکات کە تێیدا ڕنگ پرسی ژنی کورد لەگەڵ پرسی ژنێکی ئێرانی جیاواز بێت ڕاستە لە هەندێک خاڵدا هاو بەشین بەڵام هاوکات پرسی ئێمە پرسێکی جیاوازترە هەروەکو چۆن ئێمە لە ئەمریکا دەبینین کە پرسی فێمینیستی سپی لەگەڵ فێمینیستی ڕەش جیاوازە و دەیان تیۆری تێدا خوڵقاوە کە تێیدا باز لە پرسەکانیان دەکەن و شرۆڤەی دەکەن کە لەکوێدا جیاوازەکانیان هەیە. بەڵێ لە ڕواگەی ئەو جیاوازی کە جەنابەت ئاماژە و پێکرد بۆ خۆ دەزانی ژن ژیان ئازادی ئەمە دروشمە سەرەکیەکەی شۆرشی ژینایە هەر ئەم دروشمە خۆی لە خۆیدا جۆرە لە تانپۆی فێمینیزم دەدا بە بزوتنەوەکە بە شۆرشەکە بەس پرسیارەکە لەوەدایە ئایا دەکرێت شۆرشی ژینا بە شۆرشی فێمینیزم سیر بکرێ یاخو بیری لێ بکرێتەوە؟ بێگومان شۆرشی ژینا دەتوانێت لێکدانەوەی جیاوازی هەبێت و یەکێک لەوانش دەتوانرێت ئەوە بێت کە بە شۆرشێکی فیمینیستی لە سەردەمی نوێدا پێناسە بکرێت بۆ شۆرشێکی فیمینیستی لەبەر ئەوەی کە تێیدا ژنان پێشڕەو بوون لەبەر ئەوەی کە تێیدا ژنان بوون لە گۆڕستانی ئاچی سەقسەوە لە جێگایە کە هیواکان دەمرێت لەوێدا شۆرشێک لەدایک دەبێت کە ژنان لە کاتێکدا 4 ساڵەی سەرکوت و هەڵاوەردنەکانی کۆماری ئیسلامی ئەزمون دەکەن بەڵام تێدا سەرپۆشەکانیان لا دەبن و هاوکاتیش پیاوان هاوشان لەگەڵ ئەوان دروشمەکان دەڵێنەوە و شەقامەکان بەجێ ناهێڵن و شان بەشان یەکتر کار دەکەن بۆیە من پێم وایە شۆرشی ژینا هاوکات دەتوانێت هەڵگری پێناسەیەکی شۆرشی فیمینیستی بربەرین بێ بۆ ئەوەی کە دەتوانێت دواتر ببێت بە شۆرشێکی فیمینیستی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە سیمبولەکەی لە شۆرشی ژیناوە هەسەر هەڵدات و تێشیدا بۆ ئامانجی داهاتووی یەکسان و دادپەروەر بۆ ژنان بەگشتی و ژنانی کورد بە تایبەتی. باشە لە چ ڕوانگەیەکەوە دەتوانین ئێمە جیاوازیەک دروستکەین لە نێوان ئەم قۆناغی فێمینیزم لە ئێران و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ئەو قۆناغی فێمینیزمەی کە ئێستا لە جیهانی ڕۆژاوادا هەیە چه جیاوازیەک بەدی دەکەی؟ من پێم وایە کە جیاوازەکان هەر زۆرن و بە قەولی کوردی دەڵێن عەرزتە ئاسمانن بۆ لەبەر ئەوەی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چوارچێوەی کۆمەڵگەیەکی دەسەڵاتێکی دیکتاتۆریدا هەیە و داگیر کراوە کەەوە پێم وایە شۆرش و خەبات لەو قۆناغەدا جیاوازی هەیە لەگەڵ وڵاتانی ئوروپا کە تێیدا حکوومەتەکان حکوومەتێکی دموکراتن کە تێیدا یاساکان یاسای دموکراتن کە تێیدا ئەگەرچی یاسا لە 100% هەموو مافەکانی تاکی وەک ژن لە بەرچاو نەگیراوە بەڵام دیسانیش هەوڵ دراوە کە تا 180 لە وڵاتانی وەکو سکەندیناوی دەبینم کە ئامانجەکانە بپێکن بۆیە من جیاوازێکی زۆر دەبینم بەڵام دەتوانم بڵێم کە فیمینیزمی ڕۆژ ئاوا دەتوانێت هیوایەک بێت بۆ ئێمە کە ئەوانیش 100 ساڵ لەمەوبەر دقیقەن هەمان ئەو خەباتەیان کردو پێیدا تێپەڕێون کەمە ئێستا لە سەردەمێکی نوێدا
هەوڵی بۆ دەدەین و پێدا تێدەپەڕین و هاوکات دەشمان هەوێ بە ئامانجی بگەێنین بەڵام لە داهاتووکی زۆر دوورنا بەڵکو هاوتەریب لەگەڵ پرسەنەتەوەی یەکەمان هاوتەریب لەگەڵ پرسە سیاسیەکانی دیکە و هاوتەریب لەگەڵ ئەو دۆخەی کە ئێستا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕوودەدات. شلێر خانم دێمە سەر بابەتێکی تر ئەلبەتە ئەوەی کە نوکوڵی لێ ناکرێ ئەوەیە کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە هەموو شێوەیەک مافەکانی ژنانی لە ئێراندا پێشێل کردووە یاری تەنانەت جۆرێک لە ترس ئەوەی کە پێی دەگوترێ فۆبیا لە کەسایەتی ئاینەکانیش دروست بۆ بەوەی ئەو سەرکوتکردنانەوە لە ماوەی ڕابردوودا دیارگەیەک بەدی دەکرێ ئەوی ژەهراویکردنی خوێندکارانی کچ و ژنانن لە خوێندنگەکانی ئێراندا شرۆڤەی تۆ چییە بۆ ئەم دیاردەیە؟ بڵێ سەرەتا زۆر بەداخەوە بۆ ڕووداوانەیە کە ئێستا بۆ ئەو قوتابیانە لە قوتابخانە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ڕوودەدا ئەمن پێم وایە ئەوە یەکێک لە کارتە سوتاوەکانی دیکەی کۆماری ئیسلامی کە لە ماوەی شۆڕشی ژینادا زۆر کارتی جیاوازی بەکارهێنا بۆ ئەوەی کە ڕەوتی شۆڕشەکە بگۆڕێت بۆ ئەوەی کە شۆڕشەکە کە بکرێت ئێستاش لەو کارتە تازەیدا ژەهراویکردنی قوتابیان و هەروەها بە شێوەی جیاواز قوتابخانەکانە بۆ ئەوەی کە ئاراستەکان و زوومەکان بە جێگایەکی دیکەدا بدا بەڵام ناتوانێت و لە بیرمان بێت ئەم پێم وایە لە کارنامەی کۆماری ئیسلامیدا و لە هاتنە سەرکار و لە یەکەم 8 مارسی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیدا لەوێدا مانیفێستی کۆماری ئیسلامی دیش بە ژنان نووسراوەتەوە لەوێدا کارنامەکەی دیش بە ژنان نووسراوەتەوە تا ئەو ڕۆژهاتووە کە لە دوایین کاریدا ژەهراویکردنی کچانە بۆ ئەوەی کە جارێکی دیکە ئەمن پێم وایە کۆماری ئیسلامی خوێندنەوەکەی ئەوە بۆ ژنان کە کاتێک کۆمەڵگەیەک ژنەکانی تێدا دواکەوتوبن ژنەکان دەرفەتی هۆشیاربوون و پێشکەوتن و خوێندنیان نەبێت دەزانێت دەتوانێت کۆمەڵگەیەکی دواکەوتونە هۆشیار بێت و بۆیەش دەهێوێت ئەو کارە بکات کە جارێکی دیکە وەکو تعریفەکانی خۆی ژنان لە ڕێگا بۆ قوتابخانەکان بگرێت کە دەتوانێت هۆشیارێک و هەروەها پێشکەوتنێکی دیکە بۆ ژنان بێت ئەمن پێم وایە ئەو ئیلهامیان بە جۆرێک لە دەسەڵاتی تاڵابانەوە کە خۆشیان زۆر لە سیستمەکان لە سیستمی ئەوان دوور نییە پەیڕەو کردە بۆی کە بزان دەتوان تێدا سەرکەوتو بنیاننا بەڵام لە 8 مارسی 1970 تا ئێستا کۆماری ئیسلامی بە شێوەی جیاواز هەوڵی داوە کە ژنان دواکەوتو بن ژنان قەتیس بکەنەوە ژنان لە تعریفی ماڵدا بن بەڵام لە هیچ کام لەوانەدا سەرکەوتو نەبن هەر بۆیە دیتمان لە قۆناغی جیاوازدا ژنان چالاک بوون و بە خەباتی مەدەنی چالاکیان کردەوە ڕیشەی خەباتی مەدەنیان قەوی کردووە تا گەیشت بە ئەو کە شۆڕشی ژینە تێیدا ژنانی کورد چڵەپۆپەی ئەو شۆڕشیان لێداوە و بەردەوامیشە. ئێمە لە بەردەم دوو ڕای زۆر جیاوازداین شلێر خانم کۆماری ئیسلامی ئێران دەڵێ دەستی دەرەکی لە پشتی ئەم ژەهراویکردنانەوە هەیە هەرچی وڵاتانی تریشن بە گومانێکی ئێجگار زۆرەوە سەیری ئەو دیاردەیە دەکەن هەتا ئێستا لە ناو ئێراندا بەگشتی و لە ڕۆژهەڵاتیش بە تایبەتی ینی هەوڵێک دراوە کە بتوانرێت بیسەلمێنێ کێ لە پشت ئەم ژەهراویکردنەوەیە؟ ڕنگ بێ زەحمەت بێت کە ئینسان ئێستا بڕیار بدات کە بڵێ ئایا شێوەی ئەو پیلانی ژەهراویکردنەوە ئەو ڕووداوانەی کە لە دوایدا ڕووداوە چۆنە بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی کە کۆماری ئیسلامی هەمیشە کێشەکانی نێو ئێران دەخاتە سەر ئۆستۆی دەرەوەی ئێران شتێکی تازە نییە لە هەر ڕووداوێک کە ڕوودەدات بێگومان دەڵێت کە دەستی دەرەکی لەسرە بۆ ئەوەی کە ڕەوتی ڕووداوەکان لە نێوخۆ بە جۆرێک بگات کە ئەو ئاستا ئەو نێوی ئێرانی بوون و یاخود وڵات وەکو ئێران پێی وابێ نیشامدا کە لە ژێر هەڕەشەی وڵاتانی دەرەوەدا و دیان هەوێ ئێران پشێوێنن بۆیە ئەو دیدگایە و یاخود ئەو باسە بۆ من شتێکی تازەنێ بۆ هیچ کام لە کەسانی وەکو منیش دڵنیام شتێکی تازە نیە و جێگ بە خۆشحاڵیەوە ئەوەیە کە کەسیش باوەڕی پێناکە بۆیە هەموو دەزانن کە ئەوە یەکەم کاری کۆماری ئیسلامی نیە بەڵکو کارنامەی کۆماری ئیسلامی کارنامەیەکی دژە مرۆڤیە تۆ لە سێدارەدان و کوشتن و هەروەها زیندانیەکان و شێوەی جیاوازی دیکەوە بگرە تا دەگاتە ئەو بە شێوەی جیاواز ئەو تونند و تیژی و سەرکوتە سیستماتیکەی کە بەرامبەر منەتەوەکانی دیکەی ئێران دەکا بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی هەموو کارتەکانی سوتاون هەر کام لەو باسانێکە بیهێنێتەوە بە جێوەی ڕووداوەکان نەجێی باوەڕن نەباوەڕ دەکرن بەڵام ئایا کەی دەتوانین بگەین بە ئەوەی کە کۆماری ئیسلامی بڕوخێ ڕنگ بێ نەتوانین ئێستا باسی لێوە بکەین
شلێر خانم سوپاس و پێزانینم بۆ بەشداریەکەت زۆر سپاس دەکەم. ئەلبەتە عزیزان سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست هەفتەی ئایندە لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون دەگەڕێینەوە لای دەخیلی شەمە و کورد کۆنێکشن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لەم ڕۆژانە یادی ڕاپەڕینی ساڵی 1991 هەرێمی کوردستانی عێراق دەکەینەوە کە سەرەتای مانگی ئازاری ئەو ساڵەدا خەڵکی کوردستانی عێراق ڕاپەڕینەکەیان دژی ڕژێمی سەدام حوسێنیان دەست پێ کرد. ئازادکردنی شارۆ و شارچەکانی کوردستان وەرچەرخانێکی مێژووی بوو، بەڵام پاش 32 ساڵ دەسەڵاتی خۆجێیی و هەرێمی کوردستانیش ئێستا لە ناو چەندین قەیرانی سیاسی ئیداری و ئابووریدایە. مامۆستا سۆران عەلیخان پێشمەرگەیەکی دێرینی ئەو کاتە و چاودێری سیاسی لەو ڕۆژانەدا ڕۆلی هەبوو یادگاریەکانی خۆی لەگەڵماندا باسەکاتن. مامۆستا زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت کە تۆ ئێستا ڕاستەخۆ لە خانقین لەگەڵماندای پێش ئەوەی باسی دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین و دۆخی خەڵکو و ئەو بابەتانە بەتایبەتیش ئەو کەسانەی کە لەو ڕۆژەدا لەو ڕاپەڕینەدا دەستیان هەبووە ڕاپەڕینیان هەڵگرساند. پێم خۆشە خۆت باسی یادگاریەکانی خۆت بکەی لەو ڕۆژانە پێش 32 ساڵ. زۆر سپاس بۆ جەنابتان. هەڵبەتە بە بۆنەی 32 ساڵی یادی 32 ساڵی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانەوە گەورەترین و جوانترین پیرۆزبایی لە خەڵکی کوردستان ئەەکەم و ئەڵێم ڕوحی شەهیدەکان شاد بێ و لە مێژووی کووردا ئەتوانم بڵێم یەکەمین جار بوو کە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە خەڵکی باشووری کوردستان بە شێوەیەکی تایبەت بتوانن بە هەماهەنگیەکی زۆر و بە هاوکاری و تەبایی و برایەتێکی زۆرەوە لایەنە سیاسیەکان و جەماوەر یەک بگرن و ئەو ڕاپەڕینە مەزنە ئەنجام بدەن و بتوانن سەراپای خاکی کوردستان لە زاخۆ و هەتاک و خانەقین و کەرکووک ڕزگار بکەن و پەیامێک بە گوێی هەموو دۆست و دوژمنانە بە گوێی هەموو جیهاندا بدەن کە بست بە بستی خاکی کوردستان هەر دەبێ ڕزگار ببێ لە هەر دەرفەتێکا بێ لە هەر ڕۆژگارێکا بێ ئێمە ناچی نەژێر باری جەور و ستەم و داگیرکاری و بەرگری و بەرخۆدان هەمیشە بەردەوام ئەبێ ژیانمان چەند سەخت بێ قوربانیمان چەند زۆر بێ برسێتی هەبێ هەر شتێک هەبێ خەڵکی کوردستان ئازادی لە لای لە پێشەوەی هەموو ئامانجەکانە. بەو بۆنەیەوە ئێمە لە ڕاپەڕینە مەزنەکە کە بارەگەکانمان لەسەر مەزەکان بۆ هاتی نەخوارەوە هەرێکە بە کۆڵە پشتیەکەوە بە کۆمەڵی نانە ڕەقەوشتی واوە لەژێر باران و سەرمای ئەو سەردەمەوە لەو فەسڵەش زۆر باران زۆر بوو بە مەینەتیەکی زۆر گەیشتینە سەرچەمی سیروان ئەتوانم بڵێم و لە چەمی سیروانیش پەڕینەوە شاری باوەنوورمان ڕزگار کە شاری باوەنوور ڕزگار بوو دوایەوە ڕۆژی دوایی شاری کەلار ڕزگار بوو و لە کەلاریشەوە لە 11 مانگ هێزەکانمان بە هاوکاری جەماوەری تێکۆشەری ناوچەکە هی گەرمیان کەلار خانەقین و هی ڕێخستنەکانمان هی پێشمەرگە و توانیمان شاری خانەقینیش ڕزگار بکەین. خانەقین بۆ یەکەمین جار لە مێژوویدا بە ئازادی شاد بوویەوە خەڵکی خانەقین بە ئازادی شاد بوونەوە و دووسێ ڕۆژێک خانەقین لەژێر دەسەڵاتی پێشمەرگە و خەڵکی کوردستانە بە ئازادی تایە ئیشوکاری خۆیانیان ئەکردووە سەراپا لە خۆشی و ئاهەنگێران بوون. بەڵام بەداخەوە خانەقین چووکە شاری تەماسە لەگەڵ حکوومەتی عێراقا حکوومەتی عێراقیش هەزەکانی هەمووی زۆر دڕندانە بەردایە گیانی ئەو شارە مامۆستا سۆران دەمویست ئەو باسە بکەم بەتایبەتیش باسی خانەقین بۆیە داوامان کردووە کە تۆ لەگەڵمان بێ ئەوڕۆ زیاتر بۆ ئەو باسەکەن چونکە دەزانین ئێستا شاری خانەقین تا ڕادەیەکی زۆر لە ژێر دەسەڵات و لە ژێر حکمی وەکو بڵێ هێزەکانی فیدرالی عێراقدان یعنی کورد زۆر ڕۆلی تیانەما دەوری تیانەماوە تا چەندی ئەمە ڕاستە تا چەندی کورد ئازادن لەو شارە. وڵا ئەتوانم بڵێم دوای ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر
کە دەسەڵاتی کورد دەسەڵاتی پێشمەرگە ئەتوانن بڵم لە خانەقین و کەرکووک و شارە دابڕاوەکانی تری کوردستان کە 52% خاکی کوردستانەکە و نیوەی دانیشتوانی خەڵکی کوردستانی شەژماری خەڵک دانیشتوانەکەی بەداخەوە ئێستاکە دەسەڵاتی لایەنە عێراقیەکانە دەسەڵاتی لە هێزەکانی سوپای عێراق و حەشتی شەعبی و ئەحزابی عێراقیە ئەحزابی کوردیش و لایەنە کوردیەکانیش هەن لە شارەکە بەڵام تا ڕادەیەک بێدەسەڵاتین وەکو جاران نییە جاران ئێمە هەموو ئیش و کارەکان لە ڕێگای کوردەوە بەڕێوە ئەچوو لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە ئەچوو ئێستاکە ئەتوانن بڵێم زۆر بێدەسەڵاتین و شارەکە لەلایەن هێزەکانی عێراقی و بەڕێوە بەکە باسی دەستکەوتەکان دەکەین زۆر خەڵک دەڵێن کە دوای تێپەڕینی ئەو هەموو ساڵە دەستکەوتەکان جێبەجێ نەهاتون یان چ دەستکەوتێکیان نەبووە بەو مامنایە کە خەڵک بێ هیوان بێ ئومید بوونە لە وەزعی سیاسی و ئابووری و بڵێ ئیداری هەرێم تۆ چی دەڵێ یعنی باری دەستکەوتەکان بە تایبەتیش بەڵێ منیش دەنگم بەخەمە پاڵ دەنگی خەڵکی کوردستان بەڕاستی دەسەڵات یا حزب سیاسیەکان تا ڕادەیەک شکستیان هێنا لە زۆر شتا ئێمە ڕاپەڕین دەستکەوتی گەورەی بەدەستهێنا سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا بەڵام بەداخەوە نەمانتوانی دەستکەوتەکان بە تەواوی بپارێزین حزبەکانی کوردستان نەیانتوانی بە تەواوی ئامانجەکان بپێکن و هەموو ئامانجەکانی خەڵکی کوردستان بەدی بهێن ئێمە ئەمانتوانی وەکو کورد وەکو دەسەڵاتی کوردی ئەمانتوانی دۆخێکی زۆر لە ئێستا باشتر دابین بکەین بۆ خەڵکی کوردستان چی لە ڕووی ئازادیەوە چی لە ڕووی خزمەتگوزاریەوە چی لە ڕووی بژێوی و ژیان و ڕووی ئابووریەوە چی لە بواری دیموکراتیزەکردنی کۆمەلگەکە بەڵام بەداخەوە بەرژەوەندی حزبی بەرژەوەندی بچووکی فئەوی وای کە تا ڕادەیەک پاشەکشێ بکرێ لە هەرێمی کوردستان ئەزمموی هەرێمی کوردستان لە هەندێک ڕۆوە پاشەکشەی کردووە ئەو شێوازە باشەی کە پێشتر هەبوو ئەتوانم بڵێم ئێستاکە نەماوە ئێستا خەڵک زۆر گیانی ئەوەی وەکو بڵێن شۆڕەش گەڕانە یان گیانی ئەوەی کە خەڵکانێک هەستن ڕاپەڕین بکەن ناڕەزایەتی دەربڕن بەرامبەر بە ناکۆکی و ناڕێکی دەسەڵات و چ لە بەغا چ لە هەرێمی کوردستان ئەو ڕوحیەتە لای خەڵکە هەیە ئێستایانە ئەوەی کە پێش 32 ساڵ هەبوو وڵاتوانم بڵێم لە سەدا هەشتای هەڵوێستی خەڵک هەر باشە خەڵک ڕاستە تۆزێک بەشێک ناومێد بووە تا ڕادەیەک ناڕازیە گلەیی هەیە هەمیشە ناڕزایەتەکانیشی دەربڕیوە چ بە شێوەی خۆپیشاندان بێ چ بە شێوەی چاوپێکەوتن بێ چ بە هەموو شێوەکان مانگرتن بێ لە هەموو شارەکانە لە هەموو شوێنەکانە ڕای خۆی دەربڕیوە کە ناڕازیە لەم دۆخە ئەم دۆخە ناکرێ وا بڕوا بڕێوە ناکرێ ئێمە دوای 32 ساڵ لە سەرکەوتن تاکو ئێستاش خەڵکی کوردستان ئارەزومەندی کارەبا بێ خەڵکی کوردستان تاکو ئێستا برسی بێ گەنجەکانمان هەمووی سەری خۆیان هەڵبگرن ڕەو بکەن بچن بۆ خارج و لە دەریای ئیژە بخین کێ خەڵک برسی بێ مناڵی شەهید برسی بێ کارەبان نەبێ ئاو نەبێ ڕێگاوبان نەبێ یان کێشەمان زۆرە قەیران زۆرە یعنی بەڕاستی دەسەڵاتی کوردی نەیتوانی ئامانجەکانی بەباشی بپێکێ و بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی شخصی زیاتر زاڵ بوو بەسەر بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستاندا مامۆستا سۆران عەلی خان پێشمەرگەی دێڕین و چاودێری سیاسی لە خانقین ڕاستەخۆ لەگەڵ مام و زۆر سوپاس سوپاس بۆ ئێوە دیپلۆمات دەبێژن ئیران دێخواژە ڕەخنەیان و یا چاودێریە ناوۆکیانەتەوێن ئێگردی ڤەدزە پشتیک و دەداویە هەفتیەدا سۆز دایک و دێ بە ئاوایەکی شەفاف ڕەفتاری بکە سۆزێن ئیرانی پشتی ڤەدیتنا نیشانên پîtandina یۆرانیومی بوو بە قاسی ئاستێ دروستکردنا چەکان ئەف پێشڤەچۆن پشتی وێ یەکێ تێک و سەرۆکی ئاژانسا هێزە ئەتۆمیە جیهانی ڕافایل گرۆسی گەرنتی ژی ئیرانی وەرگرتی و دێ کامیرەین چاودێریە لە چەند جیهن ناوۆکی ژنوڤە وەرندانین و ڕێ بدە لەزێ لێڤەکۆلینان بکە سێ دیپلۆماتێن ڕۆژئاوایی ڕۆژا یەکشەمێدا ڕۆژا یەکەم ئاجیڤینە ئەنجومەنێ ڕێڤەبەر ئاژانسا ئەتۆمیە نەتەوێنێگرتە لێ ڤیەنایێ ژ ئاژانسا پەیامێن فەرەنسی ڕەگوتیەک و بڕیارێک چ بڕیار نو ڕەخنەکردنا ئیرانی لەسەر بەرنامەوەیە ناوۆکی نەهاتیە پلانکردن بەردەفکی وەزارەتە دەرڤەیە ئەمریکی ژی نێد پرایس دەبێژە تێنی گوتن تێرێ ناکەن.
دادگاها دەستەیە بنگەهین یا تورکی ئیرۆ هەنێک بڕیار لەسەر هەدەپێ و پاشە ڕۆژە هەدەپێ دانە تایبەت لەبەر بووکو و بڕیاری لەسەر بابەتی سڕکردنا یان ڕاوەستاندنا ئالیکاریە دراوی ژێڕا بدا یانژی لەسەر هەدەپێ داخواست کرد بوو بڕیارە وخوا لەسەر گرتنا پارتیێ پاش بەبێ خەنها ئەیوب دەمیر لە ورە ڕاستەوخوا لە پێش بارگای هەدەپێ ئەنکەری مەدوخواست بزانکانی ئەوێ دادگەهی چ بڕیاردا بڕیارە نەها دای لەسەر مەسەلا کو بڕیار لەسەر گرتن یان نەگرتنا هەدەپێ وێ لێ مەهانیسانی وەرەداین ئەیوب فەرموو دەخیل ئیرۆ چاو لەسەر دادگەها بنگەهین یا دەستەیا بلند بوو ڕاستی لەوێ دەرێ بریارێک وێ دەرخستا و پەرێک و ددن ئاژی ئالێکاریە خەزنێک و ددن هەدەپێ وێ بجەمیدنن ئان نەجەمیدنن جخوا پێنجێ ڕێبەندانێدا یعنی دادگەهی بریارێکا وستا دابکو یعنی قبول کرد بۆ ئەوانە لێ ئیرۆ بریارێکا vebir wê bidana hê ev biryar derneketiye ji bo çi ji bo ku yanî 539 milyarên Tirkiyeyê heke qut nekin HDP wê vê sala hanê da bigirta ana wê bidin an jî nedin ev biryar wê îro derkeve. Li rastî îro biryareka din taybet derket ji bo ku doza girtina HDP ana desteya bingehîn ya Makezagonê da cî digire yani evan daxwast kiribû ku ji bo parastinê dem xwastibûn îro ev dem yani îroka vê demê derket 11 Nisanê nîşanda lê mahkemê eva tê çi wateyê rastî vê derê da giring e ji bo ku sibê Serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan wê nexşeya hilbijartinê diyar bike û ew jî 14 Gulanê da hilbijartin vê çêkirin. Rastî 11 Nisanê da HDP ji xwe daxwast kiribû ku ev doza wan talokî piştî hilbijartinê bibe. Dadgehê ev ji xwe red kir û ana jî ji bo parastinê dem nîşanda. Baş eger hatû HDP namzatên xwe ji bo hilbijartinan diyar kirin û dema ku li 11 Nîsanê ku tu dibêjî meha çar dadgehê biryarek li dijî wan derxist ew ê çi bikin? Ana rastî HDP ketiye nav vî fikarî ji bo ku daxuyînek ji berdevkên gruba HDP salohan or û çap ew dibêje ku rastî dadgehê rasterast yani têkoşînek li hemberî hilbijartinê diyar kiriye ji bo çi ji bo ku yani prosedürek heye mesela ew prosedür mesela 11 Nîsanê da HDP wê parastina xwe ya devkî bide paşê dadgeh viya bike rapor bişîne raportör paşê raportör jî ji bo dadgehê careka dinê bişîne û dadgeha Makezagonê jî wê li gorî wî biryar bide. Lê ev jî tevahî yani di nav mehekê da wê diyar bibe 14 Nîsanê da ana hilbijartin heye ji bo wî jî HDP ana di nav fikara de ku endam nîşan bidin. Baş ev nezelalî ji HDP ra nabe rêgir li berhindê ku mesela ji hilbijartina ra ji kampêna wan hilbijartinan ra Dexil yekser li ser gotina te ji xwe HDP nêrînê xwe diyar dikin dibêjin ku yani armanc ew e ku pêşiya HDP bigirin. Yani em bêjin ku HDP endamê xwe saz dike ji bo yesakayê dişîne yesake li gorî dipejirîne li dem demeka gelek kine em bêjin ku endam şiyand û paşê girtin derket wê gavê HDP nikare dikeve hilbijartinê jî. Eva keçeka pir mezin e yani HDP jî keçeka pêşiya demokrasiya Tirkiyeyê de astengeka mezin dibîne û pêşiya xwe de jî viya we astengeka girîng dibîne. Belê Eyûb ji bilî mesela HDP û biryarên dadgehê ku li ser HDP bên danîn ku wekû tu dibêjî 11 Nîsanê wê biryarek giring were danîn li ser paşa rojavê wê bê qedexikirin yan ne û îro jî li ser mesela ku alîkariya diravî jî reha beyan ne pirsêndî ku siyasî taybetî jî piştî ragihandina navê namzetê opozisyonê ji bo hilbijartinên serokatiyên li dijî Erdogan niha ew çi bas heye li ser wana?
راستی دوی دری دا یعنی گاوه ام تماشه دکن تدی پشتی کو اپوزیسیون برندام خواه نشان دا لترکیه جی ادی سیاست کن نو دست پیکر یعنی دی ساعته گوتن کو یعنی جالی CHP جهات دیار کرن و سردانا HDP yani BV deri Kemal Kılıçdaroğlu serdana HDP bike dali din da jî rastî destilati bixwaze ku bihin şiklên nû hilbijartinê da serkeftinekê bi dest bixîne. Ji xwe Erdoğan sibê wexta ku behsa nexşeya hilbijartinê bike çarde evê mehê da den dest pê dike. Ji xwe 65 roj ma ji bo hilbijartinê di vî warî da jî gelek alozî ana derdikevin pêş yani ewlekariya hilbijartinê wê çawa bibe. Opozisyon jî bir da rastî hin nêrxandina derdixîne pêş lê rastî em dikarin bêjin ku Tirkiye ana kete xeta hilbijartinê lê gelek tiştên nediyar jî xwe diyar dikin. Eyûb Demîr peyamnê dengê Amerîka ji Enkarê rastoxwe bi me rabû gelkî spas Eyûb. Spas baş. Îro nehî adarê ye. 34 sal bi ser wexera hunermendê navdarî Kurd Mihemed Şêxo re derbas dibin. Ew tê naskirin weka yek ji stûnên hunera Kurdiya nûjen û nûşerx ku di demekî da dengê wî sinûr nas nekirin û her cihekî ku Kurdê hebane li Mihemed Şêxo guhdarî dikir û wî bandor jî li ser hunermendan hebû. Li vê bîreweriya wexera wî peyamnê dengê Amerîka Zana Umer raportek ji Qamişlo şandiye. Di adara 2023 de 34 salvegera koça dawî ya hunermendê Kurdiyê navdar Mihemed Şêxo ye. Hunermendê navdar zêdetirî 40 salan ji jiyan naxwe duwarê hunera Kurdî de tirxandiye û ji ber wê jî rastî işkenceyê hat. Mihemed Şêxo baş, folklor, strana Kurdî arasan bi hemî rengê wêna ji ber kiribû û li ser disekinî. Hunermendê Nemir di jiyana xwe ya hunerî de li gel gelek hunermendên Kurd weke Mihemed Arif, Rifetê Darî, Hesenê Tofo û wekî din têkildar bû. Mihemed Şêxo bavê felek bi hunera xwe bû yek ji stûnên bingehîn ên hunera Kurdî ya nûjen. Di salên vê dawiyê de lêkolîner û hunermendên Kurdên Sûriyê stran û mûzîka Mihemed Şêxo bi awayekî akademîk lêkolîn dikin û fêr dikin. Astamê mûzîkî baş bû, nas kirin hinek stranên Mihemed Şêxo barkêşin. Ser asta akademî. وبرفرح يعني استران وك شرمينادل وك أزبون فرار وك دهو يك آدار أوانا بكي ج سيستما فلكلوري دركت. پشتی درباسبونا 34 سالان ji koça dawî ya hunermend Mihemed Şêxo guhdar û hezkirin mûzîk û folklora Kurdî bi stranên Mihemed Şêxo hêjî şa dibin û nifş bi nifş têne vegotin. Zana Umer dengê Amerîka Qamişlo. هنرمند محمد شیخو د ناو گلک هنرمندین د ناو نفشی خدا درکت و ناو دنگی وی لسرانسری کردستان بلاو بو گلو تایبت مندیا موزیکا وی چوبو کو هشت به وی آوای برفره ناو کردان بلاو با چما پشتی چند نفشان استران موزیک و دنگی وی تی گهداری کرن و رزق تایبت جی جرهیا انوان پرسان دیخن پیش هنرمند ابراهیم كوري محمد شيخو يا رحمتي كيك ابراهيم قال كي سباس جبو دميوا يعني ما دخواست بزان تشما محمد شيخو وصى ناف داربو وهطانا هاجد ناف كردان دا خوشت فيها سرسرا وقال لك سباس جبو بخوندنا وهف بيفينا يا دنجي امريكا نظام أكثر براستي قالك نتنجم بكرن جي هر کسی محمد شیخو گودار دکه ومثلا حسكرنا خو بدون خيال كرن لو برسل بتر الجموان جهه اللي از ذكرم
ژیانە محەممەد شێخ و تەبکەرایە هوەری بیۆگرافیای هەنێکی گرێ دەمیانی ژیانایی وەکی دە یعنی تشتان ئاسکریە محەممەد شێخ و زێدی 40 ساڵانە کرد ژیانایی هوەری ئەمبێژن بەلکی 20 سال آن کێمتر بوون ها گەر بژیا و ئێنها بهتر بەرهەم بدا لێ دیسا ئەڤنە تێرێ ناکێ مەگوت ژیاناویکن بوو ئەگەر بژیاوێ بهتر بەرهەم بدانا ئەف تێرێ ناکێ مەسەلە چی مەسەلە ئەس کار مەسەلە ولۆ بێژم موزیک نەفەساوی بوو و هەلوەستی وی پەیوی وی دەبوونا و پەیوێ ڕۆژانە تەفگەراوی دیالۆگی خەلکەرە ئەس vêyekê ji dûr naxînim ji mesela neqandina wî ji helbestar e hilbijartina wî ji helbestar e birûlan mesela ga me merin Stranê Hemedşêx û godan tê dibîne girêdayî dozekê strêna girêdayî pirsek hênin û tişta di Hemedşêx jî naskirî gi peyvê xwe û bicî dikir yanî ne tenê axaftin bûn lê فعل بونجي كريار بونجي يعني مثلا قاوا جبو كردا بستري ونتني سترامبن تبلي وانجي دبو تبلي شورش بو شتا ناس مثلا قاوا وقت بنابر شو الايراني زحمت كشيدي تنجر قلت انتم درناك او اوروبا قلت ازرناك محياني ملتي الفرب كامل وكيف تبێژی گرێدانەکە سەعاتیاوی و هەڵوێستی نوێژی بە هەندێک ڤگرێدانێک و بە ناوداریاوی ڤگرێدانە من دخواتە سوێنە ژتا بپرسم و بزانم کانێتە چەندێ لە ساڵین دماهی ئەتزانم لە وەختی ئەول ئیرانی بوو دپێرە چەند وەختە بخوا ئەو دیت دپێرە ژیایی تزانێ ئەز لە ئیرانی دایک بووم لێ 3 ساڵی ئەمڤەگەریان قامش لێ و 8 ساڵی بابێ من ژیانە خۆش دەستدا بڕاستی تشتێک خۆشک نایە بیران تشتێک تێن بیرامێ و خەونەکەی لێ گاڤەگەل هونەرایی گۆدار دەکەم و ئەز دەبیزم بێ ژیانایی چلۆ بوو بکنەکە ئلەم پەفگرێدانەکەی پێ مەسەلێ بن و ئەو پەفگرێدان ئاژی وەکت قارێ سورەتێکی بدخویاکردن گدبه برسه بجه گلک شتاره تشتک دیجی سپادم بجم مثلا محمد شیخ ای شاملت کرد ترجمه ای شاملت کرد کرد هنر خودوی دالا میت چوب بوجی ظلمه قبول نتکرد و او ظلم الملت کرد هات کرن ویجی هات کرن یعنی وی بتشتاق خوده داید موزیک و به موزیک خدمتا في دو باشا بالي كيك ابراهيم اتزانم تجي هنرمندي وتو اكاديمستي وكو دكتوراتها لسر موزيكا وتشتي مزانن وتبخواجي بروجيك لسر بروجيكي كار كرياتي دا سرانين بابي خو سرانين محمد شيخو باوايك اكاديمي نو دارشتنا تو ديكاري لسر فينا شماره هناكي بحث بكي بكورتي هاري لسر آستا نویساندنی و کارین زانینگه و اکادمیک و دبیجن مامۆستەیە گاوا کۆمپۆزیسیۆن خۆست بۆ دیبلۆما خۆ ویش مەخۆست ئەز لەسەر محەممەد شێخ نویسین ڕاستێنێکی بالا میژی کشان بۆ چما بۆژبەرگ ئەب مرۆ بالا مدکشیرە مد 2016 من دیبلۆما خۆ لەسەروی نویساند یعنی تقاربێ ناویشان چلو هنرا موزیکا محەممەد شێخ و نەتەوەیە کورد لو معجي أري وكي ديجي ستراني محمد شيخ متفكر نوتا أجي نهب براستي أو جي آبي مخستبو وخشكا زينب يا شويجي خستبو ويجي كتابك حاضر تربو لسر محمد شيخ خستبو بحمي نوتا ويتدهب من أبايا حرحال كرتش وقتي بحاضر وكي ديجيز دخوازم سپاسیا وان كسابقم ايوان جي الى خود مثلا سراني محمد شيخ وتربون نوتا يعني تبينا بلكي بدي 6 صالي مع مستشار ذات عمر
البسقيت خينه يتي كرمك بله قال كي سپاس که ابراهیم مخابل وقتی ما قال که نما چکو داویا برنامه دخوازن بیجن کو جه هنرمند نافدار و خوشتوی دلی کرده بهشت با و قال که سپاسیت کو دست خوشی لتدکن لسرکار تدکی وکو بردوامی لسر هنری محمد شیخو. مالاوجی قال لك آبه وسپاس. بجد ام فقرن انكر ديارة دادقها بلند بريار للسر باشا روجا هذا بدا ديسا ام فقرن جم ايوب دمير ايوب بيامي داوي تشيش دادقه داخل دادقها دستا بلند بريار اخوه يا سر هذا بي بلوكي دا يعني دما بريدا جخوه 15 اندامان دا 8 اندامان دجدر كتبون و ايرو رانيا اندامان گوتن کو بلا آلیکاریا خزینه هدف بگره یعنی آلی ارینی دا انا دا اوک درکت انجام درکت لی راستی و دری دا هدف زده نکاره شاب به جبو چه جبو کو پیشیا هدف دا انا گرتن هیه و حجده یانزده نیسان دا هدف و پاراستنا خواه بکه و پشتی ویجی دادگه راپوره که آماده بکه بشینه راپورتور پشتی راپورتور جی گرتنا هدف اری انجینا و دیار ببه يعني اگر بريال هاد دانكو هذا بي ورا قرتن تبيجي اوي كاربن تشبكن بتايبت جيجبو مثلا هالبجاتنا جدا بنافين دي هال بكافن يعني بارتيك نودا مزرينو كي همو جاران راستی انا پارتیک جبو هدفی کو بکاره بشتاری هالبجاتنه ببه هي پارتیا چپ یا کس دبیجن راستی دوی دری ده یا گرینگ اوه کو هکی هدف نه گرتن حتا اوه هالبجارتنی و هدف جی اندام خو هکی لسر سر هدف یعنی پارتیا هدف دیار بکه و پاش جی بگرتن و گاوی خطره هر مزن چید به هدف لازم کو دوی دری دا استراتژی کی بده پیشیا خو لسر هدف آن پارتیا چپ یا کس و بداخل ببه انا از باورم کو روزن پیشیا مده يعني ريفيبريا هدف ولسر فيا گفتگو بکه بله ایوب دمیر پیامنی دنگی امریکا جان کری بمره بگل که سپاس ایوب و سندیکا پاريزياران لدهو كي پاريزياران لدهو كي بريارك دايا كونابة چه پاريزر دوزا وكيلين خوا يعني موكلين خوا ببرفرهي دي ميديا دا اشكره بكن ويا كي قالك پاريزيار دل جران كرن پاريزر ببورن دل جران كرنا ودي بيجن كو او آزادياوان سنور داردكا كاوا عمر اف راپورت گهانديا سندیکا پارێزەرên duhokê biryarek derkiriye ku têda wesa diyar bîtin nabîtin parêzer babetê muwekilê xwe li ser ragihandinê diyar biketin bi têr û teselî. Ev çende karvedanên mezin li pey xwe anîne û endamekê sendîka parêzerên duhokê wesa bû dengê Emerîka dibêjît ku ev biryare cihê xwe daye û di berjewenda giştî daye. Em parêzer بتش خرة لازم ملتزم بهم قانونه دا يعني دا بيمكننا قانونه تنفيذ قانونه بري خرة لازم فارزر بكن يا سامه هو بيشتها يعني كان بتشين انا باخذنا قانون ما انا خبط حميه يعني احتمال الدنيا خري وصايا وقالك تشيزان همان demda parêzerên nerazî jî hene û ku evê biryarê bi biryareka şaş li qelem den û dibêjin آزادیا پارێزەران سنووردار کiriye. Ez dibêjim ev rêkeke ji wan rêko ku em bêjîn dengê azad bête binpêkirin û şêlandin û bête ladan. Yani ev rûke wextê ez taxivim an rêkil me bête girtin ev rûke paka ew demokrasiyet ev rûke bil Kurdistanê pê taxivîn xelkê azade û derbirîniş reya xwe bikitin û xelkê bi navê demokrasiyetê û bi navê yasayê her di evê mijarê da kesûkarên girtiyên siyasiyên badînan wesa dibêjin ku ji ber karvedana keysê çalakvanên siyasî li badînan êdî desthilat bi her rengekî bîtin آزادیا خلکی برتنگ کتن و داکو دنگودان نبید. چالاکوان بدینان چونکو کسیم بیتوان بون اکید یعنی ری حقیقی قضیه هاریکاریا تیم پارێزەرên خوبخش
اف قضیه هاتا اکلا کردن که اف قضیه چه بنامه قانونی بونه لو ما داکو ایدی هر قضیه که حساب بره و بچیتن بن فیلتر واد درباز ببیت و کو واد ویتن داکو چه کسان قانونی و قضیه نه آقا چندین جارا ما هەوڵ دا و بەرپرسێ سندیکا پارێزەرên duhokê lêdwanekê li dor vî babetî bidetin lê berhev nebû çi daxuyaniyan bidet. Sendîka parêzerên duhokê ev biryare derkiriye û lê seranserî Herêma Kurdistana Iraqê ibtinê parêzgeha duhokê vegirtiye lewma bûye cihê pisyarê li cem xelkî gelo eger ev biryareka cihê xwe da bîtin boçî li gişt parêzgehên Herêma Kurdistanê nehatiye cêbcêkirin. Kawa Merdengê Emerîka Duhok. بهیویا دەمەن خۆش هەتا ڕۆژە یەکشەمێ جارەکەی دیگەهینەیەک هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ.